حديثك قدسي دا پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمی خوا سی حقی خستوتا سرخوی اما بو اوی دنیابی نترسین وق باوک وق دایک وق گنجی عزیز و خوشویست همومان بیکوا کما گوتان لای من بی اما حدیثی قدسی خوای گوره خوی افرمی پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمی اجريتوا لخواوا تفسير ومعناه هموي لخواوا بس بيغمر اجريتوا افرمي خواي قورسي حقي خستوت السر خوي يارمتي امسي چي نبدا قتنا الي هجاربه قتنا الي ايشي دواك ويلا دنيا دا اما خوا حق ولسر خوي داينا وجل جلاله لوانا يكيكيان لوانا اوانيك قرزارن بس نيتي قرزاريان هبه براستي لقل خوايا خواي گەورەکانیان بۆ ئاسانەکە قەرزارەکەیان ئەدانەوە بەس نیەتیان هەبێ نەگوێی لێ بخەفێنن و بیاکیان نەبێ یەکێ لەو دەردە کوشندانەی ناو ئێمە ئەمڕۆ قەرزاریە موسڵمان عەزیزەکان زۆری نەمان قەرزاری گوێی پێ نادەین زۆر جار ئێمە ئەڵێین قەرزار ئەوەی قەرزار بێ بەهەشت نابینێ بە چاوی خۆی قەرزار بێ بە قەرزاری بچێتە دیوانی خوا ئەهلی بەهەشت بێ بەهەشت نابینێ قەرزار بێ لە دنیا داوا باشە هەر کەسێ قەرزار بوو گوێی نەدا پێی نەیداوە لە شەرعا هاتووە بێ من و تۆی موسڵمان لەسەری نوێژ نەکەین بێ نوێژ بیبەی بۆ قەبرستان نوێژی لەسەر نەکەین لە شەرعا وایە ئەها چەنێ هەڕەشەیەکی خەتەرە ترسناکە بەڵام ئایا ئێمە ئەوەنە گوێی پێ دەدەین نە زۆرینەی دوکاندارەکانمان ئیفلاس دێنن لەبەر قەرز ئیشەکان لەبەر قەرز ئەڵێ چی بکەم دوکانەکەم هەموو بوێتە قەرز مامۆستا زۆر جار هاوار و ناڵەیە زۆر جار هەیەتی و عەن قەس نایداتەوە کاتێ دەڕوا داوای لێ دەکا ئەبینیت داوای لێ دەکا بە هەموو شتێک بەڵام کاتێ وەری دەگرێ ئێڵێ خۆ نەم خواردووە 2 ساڵ 4 ساڵ 6 ساڵ 10 ساڵ لایەکی ئەڵێ نەم خواردووە ئەیکەی دێتەوە ئەیکەی دەیتەوە چەند جا یەقەت بگرێ چەند جا پێت بڵێ تۆ هەی لە تاوانێکی گەورەدا چونکە هەتەو نایدەیتەوە پێویست ناکە لە ماڵ شتی تر بکڕی قەرزارەکە واجبترە بیدەیتەوە چونکە شتی ماڵ واجب نییە یەکێ لەو هەرە کوشندەی ناو من و تۆ ئەمڕۆ هەمومان دەناڵێنین زۆر جار پیاوێکی چاک دەچێ دەدا لە دەرگایەک احتیاجیەیە بۆی ملیۆنێکی بدەنێ نایداتێ بۆ چونکە ئەم پیاوە لە شوێنی ترەوە دەگەی لێدراوە لە شوێنی ترەوە پارەی خوراوە وای لێ هاتووە ناچارە سقەی بە کەس نەماوە پارە بە کەس نادا ئەهاوەمان لێ هاتووە پێشی دەڵێن یارمەتی بدەڵێ بەخوا ناتوانم مامۆستا کێژەی داتەوە تۆ بیتە کەفیلی ئێمە خۆمانین بەدەستی خۆمان هۆکا دروست دەکەین لە بین یەکدا بۆ ئەوەی ئیشەکان خراپتر بێ نەک چاکتر بێ دووەمیان ئەوەیە